وەکی زانکۆی هەڵەبجەن و بە خۆشحاڵی وەستە لەگەڵ من دامادیە لە ستۆدیۆ. دکتۆرە بەدوانیت باش. بەنیەوە باش زۆر سپاس. بەخێر بێت سەرچاوەکانم. دکتۆرە سەرەتا لە کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین و باسێکی کۆنفرانسەکەمان بۆ بکەین. ئاماژ لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە چیەوە بۆچی لە ژێر ناونیشانی کورد لە سەرچاوە بەڵگەنامە بیانیەکاندا. سڵاو لە خۆتان و لە بینەرانی ئەزیزی ئەم تەلەڤیزیۆن ئازیزە. لە ڕاستیدا کاتێک کە باز لە وەزارەت دەکرێت پێی دەوترێت وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی واتە وەزارەتە جگە لەوەی کە خوێندکار و مامۆستا لە هۆڵەکانی خوێندن داوانە وەردەگرن یاخودوانە دەڵێنەوە مامۆستاکان ئەبێ ئەرکێکی تر لە ئەرکەکانیان توێژینەوەی زانستیە. توێژینەوەی زانستیش بە دوو جۆرە بێ، بە جۆرێک کە مامۆستاکان خۆیان لە گۆڤارە نێودەوڵەتیەکانە توێژینەوە لە گۆڤارە ناخۆیەکانە توێژینەوە بڵاوکەنەوە. بەشێکی تریشی ئەوەیە کە لە کۆنفرانسەکانە توێژینەوە ئەنووسن یاخود توێژینەوە دوایەوەی کە نووسیان و ئیلقایان کرد و پێشکەشیان کرد لە گۆڤارەکانە بە هەمان شێوە بڵاوەکرێتەوە. هەڵبەتە بوونی توێژینەوە یاخود بوونی کۆنفرانس ئەرکێکی سەرەکی زانکۆکانە. زانکۆ تەنها ئەوە نییە وەکو وتمان لە هۆڵەکانی خوێندندا خوێندن بخوێنرێ، بەڵکو ئەرکێکی تری ئەوەیە کە بە بەردەوامی کۆنفرانس بکرێت، کۆڕ بکرێت، سیمینار بکرێت. ئەم کۆڕ و کۆنفرانسانە تەنها نابێ ناوخۆیش بن، چونکە ئێمە ئەرکێکی تری لە زانکۆکان یاخود سیاسەتی تری وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە ئێمە ئاشنا بین بە دنیای دەرەوە یاخود دنیای دەرەوە ئێمە بناسێ لە ناویشەوە بە هەمان شێوە لەگەڵ کۆمەلگایە تێکەڵ بین. لەسەر ئاستی نێودەوڵەتی دکتۆرە ئامادابێکی بەشدا. بەڵێ ئەمانەی کە ئامادا بن لە ئاستی نێودەوڵەتیدا کۆمەڵە توێژەری نێودەوڵەتین لە وڵاتە جیهانیەکانەوە ئەتوانم بڵێم ئەوانن کە ئەبن بە کینۆت سپیکەر واتە قسەکەری سەرەکی کۆنفرانسەکە هەوڵمانداوە بەشدار بن. تەمانم کۆنفرانسە بە هەماهەنگی لەگەڵ دەستگای یاخود دامەزراوی جەمال نەبەست دەکرێت کە ئێمە هەمیشە ڕێکەوتن نامەکانمان یاخود واژۆکردنی لە کتێگەیشتنەکانمان لەگەڵ دام و دەستگاکانی ناوخۆ یاخود دەرەوە تەنها مەرەکەبر نییە لەسەر وەرەق یاخود مەرەکەب نییە لەسەر وەرەقە، بەڵکو چییە؟ ئێمە ئەمانەوەی ئەم ڕێکەوتن نامانە سوودی هەبێ بۆ هەردوو لایەک. لە ڕێ ئەم ڕێکەوتن نامانەوە ئێمە پەیوەندیەکانمان تۆکمەتر بکەین، چ لە ناوخۆ چ لە دەرەوە. ئێمە کاتێک کە ڕێکەوتن نامەمان لەگەڵم دامەزراوەیە کرد ئاماژمانەوە بوو زیاتر بتوانین هەماهەنگ بین پێکەوە کارکەین. هەڵبەتە بە خۆشحاڵی و ئەوانیش کاریان لەگەڵ ئێمە هەر بۆ ئەو مەبەستە بوو. بۆیە لە ڕێ ئەوان و لە ڕێ خۆشمانەوە هەوڵمادا پەیوەندیەکی باش لەگەڵ دنیای دەرەوەی زانکۆی هەڵەبجە و دەرەوەی هەرێمی کوردستان ببەستین. ئەم پەیوەندیانە بۆ ئەوەیە کە ئێمە لە سەرجەم ڕۆکانەوە زانکۆی هەڵەبجە تەنها ناوخۆیی نەبێت لە ناوخۆدا ئێمە خۆمان بناسین و خۆمان بابەتەکان تاوتوێکین لەگەڵ یەکترا نەخێر بۆ ئەوەی کە لە دنیای دەرەوەیە ئەو ئەزمونە ئەو بیر و بۆچوونە ئەو زانیاریانە ئەو زانستە تازەی کە لە دەریشەوە هەیە بە هەمان شێوە بگاتە ناوخۆی ئێمەش بگاتە دەرەوە، چونکە ئێمە بمانەوە نەمانەوە ئێستا ئەبێ زانکۆکان لەسەر نەخشەی جیهانی زانستی جێگەیان بێتەوە. ئەم جێگەبوونەوە لەسەر نەخشەی زانستی جیهانی تەنها بەوە نابێ ئێمە لە ناوخۆمانە کارەکانی خۆمان بکەین، بەڵکو بەوە دەبێت کە ئێمە لەگەڵ ئەو دامەزراوانەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە پەیوەندیە نێودەوڵەتیەکانمان باش بێ. ئێمە هەرزوو بڕیارماندا کە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوەکە ئیش لەسەرەوە بکەین کە زانکۆی هەڵەبجە بکەینە زانکۆیەکی نێودەوڵەتی. هەڵبەتە ئەمە کاری زۆرە بێ، ئەرکی زۆرە، بەڵام لەگەڵەوەشدا لەگەڵ هەر وڵاتێک و هەر زانکۆیەکی دەرەوە پەیوەندیمان یاخود ڕێکەوتن ناممان واژۆ کرد بێ کارمان کردووە لەگەڵیانە بۆ ئەوەی کە لە ڕووی زانستیشەوە ئێمە بتوانین سوود لە ئەزمموی دەرەوەی دنیای خۆمان ببەستین. هەڵبەتە گرنگی ئەم کۆنفرانسە کە بە ناونیشانی کورد و کوردستان لە بەڵگەنامە بیانیەکاندا گرنگی ئەجگار تایبەتی خۆی هەیە. خۆتان نەزان کورد و کوردستان ئەگەر تەنها لێرە بە دووشە ئاماژەی پێکراوە، بەڵام ئەمە ڕەهەندێکی ئەجگار زۆری گەورەی هەیە، زۆر بوارەگرێتەوە، زمانەگرێتەوە، کللتورەگرێتەوە، فەرهەنگەگرێتەوە، ڕۆشنبیریەگرێتەوە، هەر زۆر دەمێکە هەر لە بەڵێ هەر لە دێر زمانیشەوە ڕۆژهەڵات ناسەکان یاخود کورد ناسەکان گرنگیەکی زۆریان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، بە تایبەتی بە کوردستان کە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ ئەمە چەندین جۆر خەڵکیان نردوتە ئەم ناوچەیە چ بەمبەستی بڵاوکردنەوەی ئاینی تەبشیری بێ، ئاین مەسیحی بێ، یاخود بەمبەستی سیاست و بەمبەستی هەر جۆرە مەبەستێکی تریان هەبوو بە یاخود شارەزایی بوون بوو بێ بۆ ئەم ناوچانە. کاتێک کە هاتوونەتە ئەم ناوچانە چەندین زاریانیان لەسەر ئەم ناوچانە کۆ کردوێتەوە، نووسیمیان ئەمە بۆ بە بەڵگە بۆ
بۆ ئێمە بۆ ئەوانەی کە ئەیانەوێت لەسەر کوردستان بنووسرێ بۆیە ئێستا چەندین بەڵگە و دیکۆمنتمان لە نووسراوە بیانیەکاندا هەیە ئەوانەی کورد ناسبوونی ئەوانەی ڕۆژهەڵات ناسبوون بێگومان ئەوان تێڕوانینەکانیان بە دوو چەشنە چەشنێکیان ئەوانن کە خۆیان زمانەکان نەزانیوە لە ڕێی بەداخەواڵم دژمنەکانمانەوە زانیاریەکانیان وەرگرتۆ زۆرجار ئەم زانیاریانە بەشێکی ڕاستە و بەشێکی ناڕاستەکە وەریان گرتەوە چونکە دژمنەکانمان چ کورد بوو چ عەرەب بوو بێت چ تورک بوو بێت چ فارس بوو بێ هەمیشە هەوڵیان ناوە بە جۆرێک لە جۆرەکان چاواشەکاری بکەن لەسەر کورد و کوردستان بە هەموو ڕەهەندەکانیانەوە زانیاریەکانیان بە دروستی نایە چکە خۆیان زمانەکان نەزانیوە لە ڕێی ئەوانەوە زانیاریەکانیان وەرگرتو بەشێکی تریان نەخێر هاتوون خۆیان فێری زمانەکە کردو ماوەیەکی زۆر لێرە بوون خۆیان فێری زمانەکە کردو خۆیان تێکەڵ بە کللتور و فەرهەنگی کوردستان کردو لە دێهاتەکان ماونەتەوە هاتوونەتە ناوچەقی ناوچەکان گەڕاون دێبەدیان کردو ناوچە بە ناوچیان کردو ئایا ژن چۆن مامەڵاکە لەم ناوچەی ئایا مامەڵەکردنی ئاین چۆنە لێرە ئایا کللتور و ڕۆشنبیری و زمان چۆن مامەڵیان لەگەڵ کردو کەواتە ئەم کورد ناسانە ئەم ڕۆژهەڵات ناسانە کە بۆ ئەوان زۆر گرنگ بۆ کوردستان چونکە کوردستان ئێستاشی لەگەڵا بێ بازارێکی گرمە بۆ هەموو ئەوروپا و بۆ دەرەوەی وڵات و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرنجتان نابێت تورکە فارسە عەرەبە هەر هەمووی بۆ مەبەستی ساختکردنەوەی کاڵاکانیان ڕوەکە نەم ناوچەیە دکتۆرە جاکردنەوەی ئەو بەڵگەنامانە بۆ ئەوان قورس نییە کە کامە دروست و کامە نادروست ئەوان ئیشی خۆیان کردووە کاری خۆیان کردووە بەڵام ئێمەی ئێستا ئێمەی توێژەر یاخود ئێمەی کە لە بواری زانستیەکانە ئیشەکەین هەڵبەتە ئێمە ئیشی ئێمە بگەڕین بزانین کامەیان تەواو دروستە کامەشی پێویستی بە ڕوونکردنەوەی زیاترە پێویستی بەڕاستکردنەوەیە توێژەرەکانمان ئەرکیانەوەی ئێستا بگەڕن بە دوای ئەوەیە ئەم بەڵگەنامانە ئەوانەی کە ڕاستە و دروستە لەسەر سەر و سەرچاو بەڵام هێشتا هەنێکی هەرونە ئیشێکی تری توێژەرەوەی دۆزینەوەی ئەو بەڵگەنامانە لەکوێ ئەیان دۆزێتەوە چیمان لەسەر وتراوە چۆنمان لەسەر وتراوە بە چ جۆرێک مامەڵە لەگەڵ کورد و کوردستان ناکراوە بە هەموو وەکوتم ڕەهەندەکانیەوە سنووری کوردستان لای ئەوان کوێیە کوێ کوردستان نەگرێتەوە ئایا دیالێکتەکانی زمانی کوردی لای ئەوان چی و چین کامە دیالێکت بۆ لەو سەردەمانەیە کە ئەوان هاتوون هەر لە کۆنەوە تاکو ئێستا طبعاً ئێمە گارزۆنیمان هەیە لە سەدەی 12 هاتووەتە کوردستان باز لە ڕێزمانی زمانی کوردی ئەکا ڕۆژهەڵات ناسمان هاتوێتە ئێرە زۆر معجب بۆ سەرسان بۆ بە تەسەڕوفات و بە هەڵسوکەوتی ژینی کورد کە ئەڵێ من کە چوومە لادێکان چوومە ئەوێ پیاوەکانیان لە کێڵگەکان بوون ئەو کاتانەی کە پیاوەکان نەبوو ژن هەم پیاو بۆ هەم ژن بۆ میوانداریەکی زۆر ڕێکوپێکی کردوین ئەم میوانداریی ژن لەو کاتیا لەو سەردەمانەیە لەو کاتانەیە لە سەدەی 12 و 13 زین ئەو کاتانە هاتوونەتە کوردستان ژنی کورد بەم شێوەیە سەربەست بۆ ئازاد بۆ لەگەڵ پیاوەکانیە هەم ژنی ماڵەکە بۆ خاوەندارەتی کردو هەمیش هەنێجار باز لەوەژەکرێت کە چۆن لەگەڵ پیاوەکانیانە لە دەرەوە کاریان کردو ئیشیان کردو چۆن ژنێکی دڵسۆز بوو هەم بۆ ماڵەکەی هەم بۆ مناڵەکەی هەم بۆ بەڵام ئەوش ناشارینەوە لە هەندێک بەڵگەنامەکانە بەداخەوە بە خراپتر باس لە کورد کراوە بە جۆرێک لە جۆرەکان هەنێ دەستەواژە بەکارهێنراوە بەڵام هیوادارین توێژەرەکانمان ئەم دەستەواژانە ئەم بابەتانە جارێکی تر ڕاستکەنەوە بۆ خەڵک بۆ دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک شتیم بابیر نەچێ بێگومان کاتێک کە باس لە توێژینەوەی زانستیەکەین کە باس بەم نێو دەوڵەتی بوو ناکەین کە باس لەوە ئەکەین کە ئەمە ئەرکی زانکۆکانە ئەم کارانە بکەن ئەمە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی هەڵەبجە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە زانکۆی هەڵەبجە ئەنجامی دەدات کە ئامانجمانە نێودەوڵەتی زانکۆکە نەک زانستە مرۆڤایەتەکان تایبەتێ بە زانستە مرۆڤایەتەکان زانستە مرۆڤایەتەکان بەشەکانی تر کۆکرێتەوە هەڵبەتە زیاترمانێ بس ئەمە بۆ تەنها زانستە مرۆیەکان ئێمە ڕاستە زانستە پەتیەکان گرنگێکی ئەجگار گرنگیان هەیە بۆ مرۆڤایەتی بەڵامۆمان بیر نەچێ زانستە مرۆیەکانن کە دەتوانن بیر و بۆچوون و هیزری مرۆڤایەتی لەسەر ئاسی دنیای پەخشکەن و بڵاوی کەنەوە تێگەیشتن و پێگەیشتن هەبێ بە دنیای مرۆڤایەتی چونکە بمانەوە نەمانەوە ئێمە مرۆڤین
کائینێکی کۆمەڵایەتین بوونەوەرێکی کۆمەڵایەتین ئەم بوونەوەرە کۆمەڵایەتیمان هەڵبەتە ئەبێ بە جۆرێک بە مامەڵی لەگەڵا بکرێت کە لەگەڵ زانستە پەتیەکانە کە لەگەڵ زانستەکانی ترا هەماهەنگ بێ بۆی بتوانرێ کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەک بە لە ئاسی ڕۆشنبیری و کللتوری و زانستیدا بتوانین ئێمەشان بەشانی وڵاتانی دنیا بڕۆین بۆیە کۆنفرانسانە گرنگن بۆ زانکۆکان ئێمە تەنها ئەرکمانەوە نییە بە جۆرێک لە جۆرەکان لە دوورەوە سیرکن نەخێر ئەرکیسترمانەوەی کە ئێمە ئەم جۆرە کۆنفرانسانە بکەین بۆ ئەوەی بۆ مەبەستی ساختکردنەوەی زۆر زانست و زانیاری کە پێشتر ساخ نەکراوەتەوە ساختکردنەوەی ئەمانش بێگومان لە ڕێی توێژینەوەی ئەکادیمیەوە بێ ئێمە سە ساڵ بڵین کوردین و ئەمە لە ساڵی ئەوەنەوە لەوێ بین و هاتین و ڕۆشتین و ئەمانە بەدەم هیچی لە سەوز نابێت دەی سەوز نابێت بەڵام کاتێک کە بە توێژینەوە بوو کاتێ بە داتا بوو کاتێ بە ئامار بوو ئەمانە ئیتر هیچ قسەیەک بۆ ئەوانە نامێنێتەوە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم توێژینانە بێتە مێژوویەک بێتە بە بەڵگەنامەیەک جارێک بێگومان ئەمانە بۆ ئێستا لەوانەیە بۆ قۆناغێک لە قۆناغەکان بۆ ئەم قۆناغە بەڵام بۆ داهاتوونەوەکانی داهاتوومان ئەم توێژینەوانە ئەبنە سەر خۆیان ئەبنە سەر چاوەیەکی تر بۆ توێژینەوەی خەڵکی دوای خۆیان دەواازەیەکی تر ئەکرێتەوە بەڕووی توێژەران و بەڕووی خوێندکارانیش ئەومان چکە خوێندکارانێکی زۆریش هەمیشە چاوەڕێەوەن زانیاری زیاتر بزان چکە سەردەمی ئەوە پێپەر بۆ ئێستا جاران ئەگەر هەر بە دوای چەند وەرەقەیەکە بگەڕێنە بەڵام ئێستا جگە لەوە ئێمە بە دوای ئەو زانیاریانە بگەڕین بە شێوەی ئۆنلاین زۆرجار بۆیە ئێمە ئێستا وێبسایتێکی تایبەت بۆم کۆنفرانسە هەیە چی داتا هەبێت لەسەرم کۆنفرانسە ئێستا تۆمارەکرێت دواتر هەموو توێژینەوەکانە خرێتە سەر وێبسایتەکە هەمووی ئەوانەی بێگومان کە قبوڵەکرێت و کە لیژنەی هەڵسەنگاندنی زانستی پێداچوونەوەی پیاکە بۆیە گرنگە ئەم جۆرە توێژینەوەوانە ئەم جۆرە کۆنفرانسانە بە بەردەوامی هەبن توێژینەوەکانیان پێشکەشکن یان لەسەر ئاستی کوردستان یان لەسەر ئاستی عێراقیش کێن ئەکۆسانی کاتوانن هەموو توێژەرێک دەتوانێت پەشداری بکە هەموو توێژیرە ئێمە هێڵی سوورمان لەسەر هیچ توێژەرێک نییە هێڵی سوور تەنها لەسەر جۆری توێژینەوەکە ئایا لەگەڵ سیاسەتی کۆنفرانسەکەی ئەگونجێ ئایا کۆنفرانسەکە ڕێگە بەم ناوەڕۆکە ئەیا ڕێگە بەم ناو نیشانە ئەیە وەکو لە تەوەرەکانە هاتووە هەرچیەک لەو توێژەرانە بێ هەرچێک ببورن لەو ناوەڕۆکە بێت کە شمۆلیەکە ئەتوانن بێگومان ئێمە تقریبن تا مانگی دواوادە ئەبێ بۆ وەرگرتنی توێژینەوەکانی کۆتایی هەڵبەتە هەموو توێژینەوەکان پوختە ئەنێرێ دواتر جوابەیرێتەوە دواتر چاکردنەکە هێنیە نابێ لیژنەی هەڵسەنگاندن هەڵبەتە لەو کەسانە پێک دێت کە پسپۆڕن لە بابەتەکانە کە زیاتر ئەتوانن لە ڕووی زانستی و ئەکادیمی هەڵسەنگاندن بۆ بکەن بۆ توێژینەوەکان دوجار دوای ئەوەش کە ئەبێت ئێمە هەڵبەتە وا بڕیارە کە لە گۆڤاری زانکۆی هەڵەبجەدا ئەم توێژینەوانە بڵاو بکرێنەوە دیسانەوە کۆتمە بێتە سەرچاوەیەکی توێژینەوەکان بێگومانکە بەشداریەکەن یاخود جارێکتر هەڵبژاردنیتیان نانە هەموو ئەوانەی کە دوای هەڵسەنگاندن کە ئەمانە شیاون بۆ کۆنفرانسەکە ئەگەر توێژەرەکە خۆی ڕزامەند بوو بەوەی کە بڵاو بکرێتەوە لەوانەیە بڵێ من لە گۆڤارێکی سرا بڵاویەکەمەوە زۆر ئاساییە ئێمە بۆی بڵاو ناکەینەوە خۆی بڵاویەکاتەوە لە گۆڤارێکی سرا بەڵام هەر توێژەرێک خۆی ڕزامەند بێ بۆی کە لە گۆڤاری زانکۆی هەڵەبجەدا بڵاو بکرێتەوە لەوێت توێژینەوەکانیان بۆ بڵاوەکەینەوە ئەمە ئەبێتە دیسان دەواازەیەکی تر بۆ چەندین کۆنفرانسی تر خۆی هەموو کۆنفرانس ئێستا بەشێک لە کۆنفرانسەکان سەرچاوەیەکن بۆ داهاتی زانکۆکان و دامو دەستگاکان چونکە لەو کۆنفرانسانەیە تۆ ئەبێ هەنێ کۆنفرانس تەنها بۆ دانیشتنیش کە ئەڕۆی داهاتیشی ئەبێ بڕپارەیەک بێ ئێمە تەنها بۆ مەسلەی هەڵسەنگانی توێژینەوەکان ئەم بڕپارەیە کە لێوەرەگیری لە بەرامبەر بڵاوکردنەوەیەتی ئەگینا هیچ مەبەستێکی ترمان نییە چونکە ئێمە بەخۆشحاڵی و حەزەکە مۆش بڵێم ئەمە بە سپۆنسەری میدیایی دەستگای کورسات میدیایی کورساتە کە خۆشحاڵیم ئەوەی بێگومان خۆتانەزانم دەستگاژێکێکە لە دەستگا باوەڕ پێکراوەکانی کە هەمیشە ئێمە چاومان لە سەرێتی بێگومان لەگەڵ بەشێکی تر لە دەستگاکان هەڵبەتا مەش بۆ خۆی یەکێکی ترە بێ پاڵپشتێک و پشتیوانێکی ترە بێ بۆ کۆنفرانسەکە کە ناوبانگێکی تری هەبێت دەستخۆشیە بۆ کورسات هەر کەناڵێک بێت ئێمە خۆشحاڵە بێگومان هەڵبەتە ئێمە ڕاستەمە کۆنفرانسەکە یەکێکە لە کۆنفرانسەکان هیوادانی زۆر سەرکەوت و بێ هیوادانی بابەتی ئێجگار باشی تیادا بڵاو بکرێتەوە بەڵام دیسانەوە ئێمە لەمە ناوەستین لە داهاتوە کۆنفرانسی ترمانە بێ بابەتی ترمانە بێ هەوڵین زیاتر کۆنفرانسەکانمان
دەست و پەنجە نەرمکردن بێ لەگەڵ کێشە و گرفتەکانی کۆمەڵگای ئێستای کوردی هەڵبەتە پار کۆنفرانسێکی ترمان کرد لەسەر ڕاگەاندن کە ئیش بەمان شێوەیەک بوو لە کۆنفرانسە زۆر باشەکان کۆنفرانسێکمان کرد لەسەر هەورامان ناسی لەگەڵ زانکۆی کوردستانەویش هەر لە چوارچێوە ڕێکەوتنامەمان بوو لەگەڵ زانکۆی کوردستان سنەیە ئەویش یەکێک بوو لە کۆنفرانسە زۆر باشەکان کەواتەم کۆنفرانسانە بمانەوە ئێمە بە دەرەوە ئەناسێنێ ئێمە بە زانکۆکانی دەور و پشتی خۆمان و دەرەوەی وڵات دەناسێنێت زۆر بەگرنگیەوە باسم کۆنفرانساکەی کە دەڵێ بە دەرەوەمانە ناسیان بڵێ بە زانکۆکانی دەرەوەتان ناسێنێ ئەم دروستکردنی هەماهەنگیە لە نێوان یان دروستکردنیان پەیوەندی لە نێوان زانکۆی هەڵەبجە یان هەر زانکۆیەکی تر بە زانکۆکانی دەرەوە ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر ڕیزبەندی زانکۆکان یان ڕانکینگی زانکۆکان بێگومان من حەزەکەم یەک داتابم بە جەنابەت هەر هەم کۆنفرانسە و سەرجەم توێژینەوەکان پار ئێمە 89 توێژینەوەی نێودەوڵەتیمان هەبوو پار ئەم کاتە کە داتامان وەرگرت ئێستا ئەو 89 بۆ بە 138 توێژینەوە ئەم 138 104 توێژینەوەی نێودەوڵەتیە واتە 104 توێژینەوەی نێودەوڵەتی ینی لە گۆڤارە باوەڕ پێکراوە زۆر بەرزەکانە بڵاو کراوەتەوە واتە ئێستا ئەگەر زانکۆی هەڵەبجە لێ بیتەوە کۆمەڵە توێژینەوەی نێودەوڵەتیت بۆ ئێنێ ئەم توێژینەوە نێودەوڵەتیانە هەم توێژینەوەکە بە دنیای دەرەوە ئەناسێنێ هەم توێژەرەکە بە دنیای دەرەوە ئەناسێنێ هەم لەسەریشی نووسرا یونیڤرسیتی ئۆف هەڵەبجە زانکۆی هەڵەبجە بە دنیای دەرەوە ئەناسێنێ جاران ئەگەر ڕێزێکی زۆر زۆر گەورە و تەقدیرێکی زۆرمان بۆ مەری خاوەر و بۆ ئەو کەیسە مەینەتبار و کارەساتبارە هەیە کە دنیای بە دەرەوە ناسان بەڵام جاران ئەگەر هەر ئەوە هەڵەبجەی بە دنیا بناسانە ئێستا توێژینەوەکانمان و توێژەرەکانمان بە دنیای دەرەوە ئەناسێنێ لە ڕێی ئەم توێژینەوەوانەوە هەڵەبجە بە دنیای دەرەوە ئەناسێنێ کەواتە بمانەوە نەمانەوێت توێژینەوە و کۆنفرانس و ڕێککەوتن نامە وامان لێ کات کە زانکۆی هەڵەبجە بچێتە سەر نەخشەی زانستی زانکۆکانی جیهان کە گرنگی خۆی هەیە لە ساڵی 2010 و 2009 هەڵە نەبم دکتۆرە بەڕێستان باشترە زانن لە ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستانە لە پلەی کۆتایییا بوو ینی لە گروپی دیا بوو درستە بەڵام ئێستا لەگەڵ ئەوەی کە لەسەر ئاستی زانکۆی نیشتیمانی یا ڕێزبەندی نیشتیمانیات لەسەر ئاستی ڕێزبەندی نێودەوڵەتی شاتەتە پێش ئێستا زانکۆی هەڵەبجە ڕێزبەندیەکان زانکۆکان پێم وابێ شتێکی وان ئێستا زۆر هاتوۆتە پێشەوە ئەگامان لەوەش بێ ئەم چەند ساڵی ئەم 4 ساڵە بە تایبەتی 2 ساڵی یەکەم کۆرۆنا خۆتان نەزان چ وەزعایکی دروست کرد بوو لەگەڵ قەینانی دارایی زۆر ئاوا کە لە بچ کرا بۆ دەستمان و ملمان نەمانەزانین چۆن مامەڵە بکەین بەڵام لەگەڵەوەش هەوڵمانان بە سوپاسەوە بۆ توێژێرەکان بۆ ستافی زانکۆی هەڵەبجە ئێمە نەوەستین هەوڵی خۆمانمان ئەتوانم بڵێم شکستمان بۆ قەیرانانە هێنا نەک لە شوێنی خۆمان نماینەوە بگرتوانیمان بە جۆرێک لە جۆرەکان لە ڕیزبەندیەکان بچینە پێشەوە بە تایبەتی ڕێزبەندیە نێودەوڵەتیەکان کە حساب بۆ توێژینەوەی زانستیەکە توێژینەوەی زانستی و سایتیشن کە ئێستا زانکۆی هەڵەبجەیەکێکە لەو زانکۆیانەی گرنگێکی زۆری هەیە هەر ئەمەش بوو وای کرد کە 2 ساڵ لەمەوە پێش لەلایەن حکوومەتی عراقیەوەدان بە زانکۆی هەڵەبجەدا بنرێت کە من زۆر خۆشحاڵە بەم هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان دانپیادانیان بۆ بکرێت لەلایەن حکوومەتی عراقیەوە بەڵام زانکۆی هەڵەبجە وەکو یەکەم زانکۆ لەناو جگە لە زانکۆ جگە لە زانکۆ گەورەکان یەکەم زانکۆ بوو کە ساڵێک و تقریبان چەند مانگێکە وەکو یەکەم زانکۆ دانی پیاندا لەلایەن حکوومەتی عراقیەوە کە ئەمانەتێک و دڵنیاییەک و دڵتەمینیەک یا بە خوێندکاران کە یەن ئەم زانکۆیە ئەزانن لەلایەن حکوومەتی عراقیەوە دانیان پیانرا و ڕۆژێ لە ڕۆژانەکە بیانەوە لەگەڵ دەوڵەتی عراقیدا کار بکەن دابمەزرێن شتی خوێندنی زیاتر بکەن حکوومەتی عراقی دانی بە زانکۆی هەڵەبجە داناوەکەواتە ئەمەی دەستکرد چەند زانکۆی تر هەیە لە کوردستانە دکتۆرەکە دانپێدانانی بۆ نەکرابێت زانکۆی چەرمۆ پێم وابێت چەرمۆ گەرمیانە ڕاپەڕینە بەشێک لە زانکۆکان هیوادارم بە زووترین کات دانپیانان بۆ ئەوانیش بکرا هەڵبەتە ئەمانە کۆمەڵێک پێوەر هەیە بوونەکەی کاریگەری هەیە
یان ئەبێتە پێوە چۆن مێژووی دەست بەکاربوونەکەیان کۆمەڵی پێوەرە کۆمەڵێک پێوەەر هەیە بۆ دانپیانە ستافەکەیەتی هۆڵەکانیەتی شوێنەکەیەتی کۆمەڵێک پێوەەر هەیە کە دانراوە کاتێک کە هات کتێبخانەیە هۆڵی تاقیگەکانە کە هاتنە لای ئێمە زۆر سەرسام بوون لژنەکە هاتنە لای ئەمە وتیان ئێمە تەسەورمان نەکردووە بەم جۆرە بێت پێیان خۆش بوو ئێتە دیار تەقریر و راپۆرتی خوانیان نووسیوەوە کە ڕۆشتنەوە ماوەیەکی کەمی پێچوو زۆر لێرەجێ خۆیەتی دەستخۆشی لەو پەرلەمانتارانە بکەین و کاتە دەستخۆشی لە وەزارەتی خوێنی باڵاش بکەین کە لەو کاتە هەماهەنگ و پاڵپشت و پشتیوان بوون بۆ ئەوەی کە ئێمە زانکۆی هەڵەبجە دانپیانان وەرگرە زانکۆی هەڵەبجە جگەلەوەی زانکۆیەکە زانکۆی هەموو هەرێمی کورد هەموو زانکۆکان بەڵام ناوێکە چۆنڵی مێژوویەکی هەیە یان خود دەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان چۆن چەند گرنگەدان بە پارێزگابوونی هەڵەبجەدا بگرێ ئەوەنش من ئەڵێم ئەوە گرنگ بوو کەدان بە زانکۆی هەڵەبجەدانرای گرنگێکی ئەجگار گەورەی خۆیە بوو ورە و معنەویاتی خوێندکاران و مامۆستایانی جارێکی تر بە جۆرێکی تر بەرزکردۆخانی یان بۆ ئەوەی زیاتر کار بکەن بۆ بەرەو پێشچوونی زانکۆکە هەرەوەشمان بیر نەچێ دووسێ هەفتە لەمەوە پێش دەستگایەکی نیشتیمانی بەریتانی دانی بە زانکۆی هەڵەبجەدانایەکێک بوو لەو زانکۆیانە کە دانی پیانە ئێمە پێی ڕێکەوتن نامەمان هەیە لەگەڵ زانکۆی کۆڤنتری لە بەریتانیا بە هەمان شێوە لەگەڵ ئەوانی شاپارک ئەو کۆنفرانسەکەی ڕاگەاندنمان لەگەڵ ئەوانە کرد کەواتە هەوڵمان ناوە کە لەگەڵ هەر وڵاتێک و هەر دەستگایەکە ڕێکەوتن نامە مۆرکەین واژۆ بکەین لەگەڵی کارێک چالاکیە بکەین بۆی نەڵێن تەنها ڕێکەوتنەکان هەر حبر على الورقن لەسەر مەرەکە بۆ لەسەر وەرەقە ئامێنێتەوە کارەکەین بۆ ئەوە بەڵام ناشی شارینەوە گرفتمان هەیە کێشەمان هەیە بە تایبەتی نەبوونی پارە نەبوونی ستاف ئێمە ستافێکی کەممان هەیە ستافمان کەمە ئێستا مێمە تازە بۆ تازە 200 مامۆستامان هەیە 200 مامۆستا لە چاو زانکۆکانی ترا کە هەنێکی ئەگاتە 1500 مامۆستا زانکۆ گەورەکان خوێندکارەکان زۆر کەمە ئێمە بەراورد بە خوێندکارانمان خۆی بەپێی ڕانکین ئەبێ هەر دە خوێندکار و مامۆستایەکی بەرکەوێت بەڵام ئێمە لەوانێ 50 بەرەکەوێ هەنێ جار 50 خوێندکاریشی بەرەکە ئێمە نزیکی 50 ببورن نزیکی 4000 خوێندکارمان هەیە جیاوازێکە زۆرە ئەمە مانوێ کاریگەری هەیە بەڵام لەگەڵەوە شایمەنەوەستاوین کاری خۆمانەکەین ئەلبەتە جێ خۆیەتی سوپاس ئێمە خاڵێکی تر زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین جگە لە کۆنفرانس جگە لە توێژینەوە جگە لەم بابەتانە کردنەوەی خوێنی باڵای ماستەر لە زانکۆی هەڵەبجەدا کارێک بوو پێشتر وەکو خەون ئەژمارەکرا بەڵام ئەوە بوو ئێمە بەهۆڵ دوو لە هەوڵمانە ئەم خوێنی باڵا بکەینە بە خۆشحاڵیەوە دوێنێکە ڕاگەیەنرا سەرکەوتنێکی تری زانکۆی هەڵەبجە بوو کە چەند خوێندکارتان بەرگیراوە ئێمە چونکە دوو بەشە بەشێکمانەوانن لە زانکۆی هەڵەبجە تاقیکردنەوەیان کردووە و دەرچوون بەشێکی ترمانەوانن لە زانکۆکانی تری هەرێم تاقیکردنەوەیان کردو بە خۆشحاڵیەوە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە توانم بڵم پشکی شێریان بەرکەوتووە بەپی ئەو پلانێک کە خۆمان دامان ناوە هەڵبەتە کە دەرچوون لە تاقیکردنەوەکانە لە دکتۆرا بە یا لە ماستەر بێت کە ئەمانش دیسان و ئەبنەوە سەرمایەکی تری زانستی و معرفی بۆ زانکۆکە لە داهاتوە هەڵبەتە زانکۆ ئەتوانێت لەسەر پێی خۆی بێپێویستی بە مامۆستای میوان نەبێت لە دەرەوە بۆی یە چکە هێواش کە تۆ ئیتر مناڵەکانی خۆت پێ ئەگەێنی وا بێت کە تۆ پێویستە بە دراوسێ نەبێ پێویستە بە خەڵکی تر نەبێ هەر چەنە بەسپاسەوە ئێمە زانکۆی سلێمانی و زانکۆکانی تریش هەماهەنگ بوون لەگەڵمانە هاوکاریان کردوین مامۆستا هاتووانەی بۆ توونێتەوە بەڵام گرنگە ئیتر ئێمە لەسەر پێیەکانی خۆمان بۆستین زانکۆی هەڵەبجە پشت بە خۆی ببەستە ئەو زۆر گرنگە هیوادارین لە داهاتووە قەفزەی تر بکەین بابەتی ترمان هەبێ جۆرەی بین کە ئیتر زانکۆی هەڵەبجە وەکو جەناب بوت کە لەو ساڵانەیە لە کۆتاییە بوو لەو کۆتایی هەرچەنە ئەوەش جۆرێک بە جۆرەکانی هۆکاری خۆی هەبوو دوجاریژی ئەوش هەموو شتێک نییە ئەوش هەموو شتێک نییە چکە هەموو شتێک ناچێتە سەر ناو ئەو ڕیزبەندیەوە هەنێ جار بە جۆرێک لە جۆرەکە هەمیشە لە پێشەنگاویت ئێمە تۆزێ ئەم تازانە زانکۆنوویەکان تۆزێ قورسە بچینە سەرەتاکانەوە بچینە پێش ئێمە یەک تێبینی و بەمێ ئێمە کێبڕکێ لەگەڵ خۆمان ناکەین ئەم ساڵمان لەگەڵ پارمان ساڵ بە ساڵەمان ئێوە باشتر بین ئێمە کێبڕکێ ناتوانین لەگەڵ زانکۆی سلێمانی بکەین کە نزیکی 50 ساڵ 6 ساڵە زانکۆیە لەگەڵ زانکۆی سەلاحەدین یا بکەین بە هەمان شێوە چونکە ئەوانە تازە دامەزراون خەمڵیون هیچ لەسەر هەموو شتێکیان
بە جۆرێک لە جۆرەکان ئیتر لە ئاستێکە لەوانەیە کەمتر پێویستیان بەوە هەبێت کە مامۆستا لە دەرەوە بێنن کێشەی ستافیانە بێ کێشەی بینیان هەبێ ئێمە مقارنە و بەراوردکردنمان زیاتر لەگەڵ خۆمانایە وەکو ئێستا پێم وتی پار هەشتا و ئەوەنە توێژینەوەمان هەبوو ئەم ساڵ ئەوە نەمان هەیە کاتە ئێمە بەراوردەکەمان هەمیشە چاڵمان لەسەر خۆمانەمانەوێ ڕۆژ بە ڕۆژ باشتر بین لە دوێنێ ساڵ بە ساڵ باشتر بین لە پێشتر بۆیە ئەمەش هەوڵین ئێمە هێواش هەنگاوەکانمان ناوە بەڵام هەنگاونانی هێواشمان بە ئامانجی ئەوە نەبووە کە ئێمە بچین بە پارە مامۆستایەک لە دەرەوە بێنین توێژینەوەمان بووکە ئەمەمان نەکردووە ئێمە مامۆستاکانی خۆمان ڕەنجیان کێشاوە هەوڵیان ناوە بۆ ئەوەی دەستوپەنجی خۆیان بە توێژینەوەکانیانەوە دیار بکەمە زۆر گرنگە بۆ هەر زانکۆیەکەم کاراکە هیوادارم بەردەوام بین بتوانین بەڵام دیسانە پێویستمان بەوەیە کە وەزارەتە پەیوەندیدارەکان هەمویان هاوکارمان بن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستمان پێ بۆی پرۆژەکانمان تەواو بێ ستافەکەمان زۆرتر پێویستمان پێیەتی بێگومان دکتۆرە مابەدوک و پرسیاری کۆتاییان گەنە کۆتایی تەوەرەکە باس لە ڕێکەوتنامە کرد یان بە گرنگیەوە باس لە ڕێکەوتنامەکان کە لەگەڵ هەر دەستگای لەگەڵ هەر شوێنەکە ئەتان بێت لە ماوەی ڕابردوودا ڕێکەوتنامەیە یاخود یاداشنامەیەکی لێک تێگەیشتنتان لەگەڵ دەستگای دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیە واژۆ کردەوە ئەو بۆ چییە یان ئاماژتان چییە لەم واژۆ کرد حەزەکەم ئەو بڵم ئەمە یەکێکی تر بوو لە مێژووی زانکۆی هەڵابجە کرد بە گرنگیەوە ئێمە لەم ڕێکەوتنامەمان ڕوانی گرنگیمان پێدا لەگەڵیانە بە خۆشحاڵی ئەو ڕێکەوتنامەیەمان واژۆ کرد گومانی تێدا نیە زانکۆکان سەرچاوی زانیاری و معریفەن بۆ هەر کارێک کە ئەکرێت هەڵبەتە خودی هەواڵ مامجەلال ڕۆحی شاد بێ خودی خۆی نەک تەنها زانکۆیەک و دوو زانکۆ چەندین زانکۆ کار لەسەر هەموو کارەکانی هەواڵ مامجەلال بکە هێشتا هەرفریان ناکرێت ئێمەش حەزمان کرد پشکمان هەبێ لەو خزمەتکردنەی کە بتوانین پشکێکی کەمیش بێ هەمان بێ لە خزمەتکردن بە هەموو ئەو کار و چالاکی و خودی کاریزمای هەواڵ مامجەلال ڕۆڵمان هەبێ بۆیە ئێمە ئێستا لەگەڵ دامەزراوەی مامجەلال تاڵبانی خەریکی ئەوە کە لە داهاتوە دیدارێک ساز بکرێت دیداری مامجەلال لە عێراقا بە شێوەیەکی گشتی لەم دیدارەیە پێویستەکە زانکۆکان بەشدار بن بەوەی کە ئەندامی لیژنەکانیان هەبێ ئێمە وەکو خۆمان نوێنەرمان هەبێ لەو لیژنانەیە ئەم نوێنەرانش ئیشی خۆیانیانە بێ کاری خۆیانیانە بێ بۆی بەشدار بن لە داڕشتنی ئەو سیاسەتی کە ئەم دیدارە سازیەکە لە داهاتوە هاوکار بێ پاڵپشت بێ چ بۆ توێژینەوە بێ چ بۆ ڕاپەڕاندنی کارەکانی دیدارەکە بێ بۆیە دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی ئەهێنێنێک تەنها زانکۆیە سەرجەم زانکۆکان پشکیان هەبێ کار بکەن چ خۆ لەگەڵ ئەوان ناکار بکەن چ خۆشیان بۆ توێژینەوەی مامۆستاکان هەوڵ بن کاری زیاتر بکەن لایەنە شاراوەکان زۆر لایانی هەیە هەواڵ مامجەلال لێ تا ئێستا شاراوەیە لەوانەیە ئێمە پێی ئاشنا نەبین ئەمە ئەرکی توێژەرە بگەڕێ کون بە کون بگەڕێ چی هەیە لەسەر خودی هەواڵ جەلال تاڵەبانی لە ناوخۆ لە دەرەوە لە هەر شوێنێک لە هەر جێگایك چکە بیرمان نەچێ مامجەلال لە هەموو شوێنێکەیە لە زانکۆ هەیە لە نەخۆشخانەکان هەیە لە کشت و کاڵا هەیە لە هونەرمەند ئێمە وەکو زانکۆکان زۆر قەرزاری هەواڵ مامجەلالین یعنی بەڕاستی قەرزارین چونکە ئەوەی ئەو کردوێتی دامەزراندنی زانکۆی هەڵەبجە هەواڵ مامجەلال لەوێ بوونی هەیە سەر ڕای زانکۆکانی تر کەواتە ئێمە خۆمان بە قەرزاری زانین ئەمانەیە کرد بەشێکی کەمیش بێت لەو قەرزەی کە هەیە شتێک قەرزەکە بینەوە هەرچەند هەواڵ مامجەلال هەمیشە بۆ ئەوە کاری کردووە کە خزمەت بکە ئێمە ژەمانەوەی خزمەتێکی بچووک بکەین بەوە زۆر سپاس دکتۆرە مابەد سپاس بۆ بەشداریکردن بە هیوای بەردەوامی بە هیوای ئەوەی کە لە ڕیزبەندی نەک هەرتەنها ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستان بەڵکو لە ڕیزبەندی نێودەوڵەتیە زۆر زیاتر بڕۆنە پێشەوە سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر مەهاباد کامیل کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی هەڵەبجەن و لە بەشی پرۆگرامدا لەگەڵمەدا ئامادە بوون. لە دوای ئەوەی کە ڕۆژی دووشەممە ئەنجامی تاقیکردنەوەکانی وزاری قۆناغی 12 ئاشکرا کرا ژمارەی بڵێ ناوی